داوا لە هاوڵاتیانەکەین بە هیچ شێوەیەک نابێ بێنە سەر شەقامەکان دوکاندارەکان سیارەی تایبێت ئۆمبەڵانسەکانی ئێمەش هەموو ئامادەکاریە کراوە بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و هەر هاوڵاتیەکیش پێویستی بە هاوکاری بێت ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی خۆمانە بین ئەتوانن ژمارە 122 بەکاربێنن بۆ کەسانی کە زۆر زەرون و پێویستیان بۆ ئۆمبڵانسە ژمارە 122 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیانایە هەر هاوڵاتیەک پێویستی بە هاوکاری بێت ئەتوانێت داوای هاوکاریمان لێ بکە تیمەکانمان ئەگەنە سەریان ئەگەر لای خۆمان کۆنتترۆل کرا کۆنتترۆلەکەن ئەگەر نشکرا ئەتوانین خەسخانەکانمان کراوەیە و ئەیان بین بۆ نەخۆشخانەکان ئێمە دڵنیاییە دێن بە هاوڵاتیانی خۆمان کە هەر هاوڵاتیە کە پێویستی پێ بێت ناو سنتەری سلەیمانی و دەرەوەی شاریش بێت بەڵام ئێمە ئێستا لەم کاتیان ناتوانین ئۆمبڵانسەکانمان بنێنینە دەرەوە بەڵام ئەگەر پێویست بکات لە دەرەوەی شار بێت بۆ ناو نەخۆشخانەکانی خۆمان ئۆمبڵانسەکانمان لە خزمەتیانان 24 کاتژمێر هەموو ئۆمبڵانسەکان ئێستا حالیان لە ئینزاران و 24 کاتژمێرەکە لە خزمەتی هاوڵاتیان نابێت.